چەمی دێوانەیە لە سنووری نێوان قەزاکانی قەرەداخ و دەربەندیخان لە هەردوو ڕووی دەریاچەکەەوە ئەو لە بەنداوەکانی ئەستێڵی قەرەداخ و دێوانی دەربەندیخانەوە سەرڕێژی کردووە. بەنداوی ئەستێڵ توانای گلدانەوەی 1 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەرزی بربەستە کۆنکرێتیەکە 18 مەترە. بڕیار بوو بەرزی بربەستەکە 30 مەتر بێت، بەڵام بەهۆی ژێر ئاوکەوتنی گوندێک و ڕازی نەبوونی دانیشتوانی ئەو گوندە بەرزیەکەی بۆ 18 مەتر کەم کرایەوە. خۆشبەختانە خەڵکی قەراخ و قەزاکە زۆر دلان بۆ خۆشە کە شتێکی وا کراوە لە قەراخا. هیوادارم لایەنی پەیوەندیدار شتی باشتر و باشترمان بۆ بکە. بەنداوەکە تەنها بەڕووکەش بەنداوێکە دروست کراوە، تەمەناکەم کابینە و چەند شوێنێکی حەوانەوە و بکرێتە سەیرانگایەک و شوێنێکی خۆش نەبادا خەڵک هەر لە بەهارا بێت. خۆزگانی وان لێ بکردا خەڵک لە هاوینی شە بیتوانە سەردانی ئێرە بکە بۆ قەرەداخ. بەڕاستی مامۆستا قەراخ ئەتوانم خۆتان بە چاوی خۆتان نەبینن ماشەڵای لێبێ لە چاو شوێنەکانی ترا بە هەشتێکە شوێنێکی زۆر گونجاوە، شوێنێکی زۆر سەیرانگایەکی زۆر ڕێکوپێکە. گەشتیاران سەرڕای دڵخۆشییان بە بینینی دیمانەکان و سەرڕێژبوونی بەنداوەکە، بەڵام نیگەرانە لەوەی حکومەت ناوچەکەی نەکردوتە شوێنێکی گەشتیاری تا ئەوەی سوودێکی زیاتری ئابووری ببەخشێتە دانیشتوانی سنوورەکە. بەڕاستی ئەمە لە ساڵانی بڵێن لە شۆڕشی ئەیلولا لێرەوە ئەهاتین هەر چاڵاوێک بوو، هیچ کەس زۆر بێ خزمەت و افتیواوی سەلەوەتی چەند ساڵێکە ئێرە دروست کراوە. پار بۆگەر پێدار بوو هاتین ئێستا خۆشترە، ینی زۆر جوانە ئاوەکە، خەڵک زۆرێت، خەڵک دڵ یەکرێتەوە. ئەمجا ئیحتیمامیش بەم شاخانە بەهۆی ئەم ناوە نەهێڵن لێرە کەس نەهێڵن دار و شت ببڕێت. بەڕاستی ئەم بەنداوەیەکێکە لەو شوێنانی کە تا بڵێ تۆزێک تا ئاسێکی زۆری هوونە لە لای خەڵک. من چەند ساڵێک پێش ئێستا سەردانم کرد کاتی خۆی لێرە جامیعە بووین لە قەراخ بۆی ئەوە کە زانیم ئێرە هەیە ساتانێم کرد بەس تا ئێستا هاتینەوە تقریبەنەوە 18 بۆ ئێستا 23 هەرەگو خۆی وایە هیچ گرنگیەکی پێ نەدراوە. ئەکرێت ئەم شوێنە کە حکومەت دەروستی کردو بە دەستخۆشی و شوێنێکی زۆر باشە، ئیسفادەیەکی زۆری هەیە هەم بۆ ئاودێری هەم بۆ سەردانیکردنی گەشتیاری، بەڵام ئەکرێت باشتر ئاوەدام کرایەوە کۆمەڵە شوێنی کە پروشتی گەشتیاری تێکرا بەش ئازێکی ئاسایش کە خەڵک زۆر گران نەکرا لەسەری کرێ بە شوێنێکی گەشتیاری زۆر گران خەڵک نەتوانێت سەردانیکە. قەرەداخ دەکەوێتە باشوور ڕۆژئاوای شاری سلێمانی بە دووری 40 کیلۆمەتر. لە ڕابردوودا لانکەی شۆڕش و قوربانیدان بووە، بەڵام وەک بەشی هەرە زۆری شارۆچکەکانی دیکە ئەم سنوورەش لەلایەن حکومەتەوە پەراوێز خراوە. بە ناچاری و بە مەبەستی چارەسەرکردنی گرفتی کەمئاوی دەیان بەنداوی خۆڵی لەلایەن دانیشتوانی شارەکەوە دروست کراوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکومەتی هەرێمی کوردستان چەند بەنداوێکی نوێی کردووەتەوە، بەڵام سەرجەم ئەو بەنداوانەی کە کراونەتەوە خاوەنی چەندین گرفت و کێشەن کە کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی کاریگەری بەنداوەکان. ئەم بەنداوەی ئێرە بەنداوەی ئەستەر لە قەرەداخ گرفتی نزمی و لە هەمان کاتە نەگواستنەوەی ئەم بەنداوەیە بۆ کەشێکی گەشت و گوزاری تا ئەوەی دانیشتوان و کاسبکارانی قەزاکە سوودی لێ ببینن. لە بەرامبەریشدا چەمی دێوانە یاخود بەنداوی دێوانە لە قەزای دەربەندیخان ئاوەڕۆی قەزاکەی تێکەڵ دەبێت و ئەوەش بۆتە هۆی کاریگەریەکەی و ئاوە بۆ شارەکە کەمتر ببێتەوە. لەبەر ئەوە هاوڵاتیان و تەنانەت لایەنە پەیوەندیدارەکانیش داواکارن حکومەت لە کاتی هەنگاونان بۆ ئیشکردن لە بەنداوێک یاخود پرۆژەیەک بە تەواوی هەوڵ و توانەکانی خۆی بخاتە گەڕ، نەوەکو هەر پرۆژە و بە نیوە ناچڵی و بە کۆمەڵێک گرفتەوە جێبهێڵێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای قەرەداخ.